زۆر جارێ ئێمە باسی ئەومان کردووە کە چۆن کەرتی گەشتیاری لە هەرێمی کوردستاندا ببوو ژێنینەوە پەرەپێدان بەم کەرتە دەبێت چۆن بێت چەندین ناوچەی جوانی سروشتیمان هەیە کە تەنها پێویستان بە کەمێک نۆژنکردنەوەی ڕێگاوبانەکە هەیە حکوومەت و لایانی پەیوەندیدار چەند گرنگی بدات بەم بوارانە. عیماد گۆران کابڕێزیان کاندیدی ژمارە 4 لیستی یەکێتی نیشتیمانی کوردستان 222 لە بازنەی دهۆک دەیەوێت باسێک لەم کەرتە بکات بێگومان لە کەلەکچیەوە ڕاستەوخۆ لەگەڵمان دەبێت چۆن سوود لەم دیمەنە جوانانی کوردستان وەربگرین بۆ بژانەوەی ئابووری وڵات لە کەرتی گەشت و گەشتیاریە. کاک عیماد وەڵامانە دەدات. کاک عیماد سڵاو دەبێت بەیانیت باش پێمان بڵێ کاک عیماد ئێمە ئەم هەموو ناوچە جوانەی کوردستانمانەیە توانیمانەوەکو داهاتێکی گەشتیاری سوودی لێ وەربگرین. زۆر زۆر سپاس بۆ ئێوە بۆ بینەرانی کورسات خۆشحاڵم جارە لەم بەرنامەیە بەشدار دەبم بۆ زیاتر تەرکیزکردە سەر سێکتەرێک کە زۆر گرنگە بۆ ئەم وڵاتە و هەرێمی کوردستان بەڕاستی کە کوردستان ناوچێکی تەواو گەشتیاریە و بە تایبەتی پارێزگای دهۆ کە ڕۆڵێکی گرنگی هەیە لە بەگەشتیارکردن ینی بەهێنانی گەشتیار بۆ سنووری پارێزگای دهۆک چونکە ناوچێکی شاخاوی ناوچێکی گەشتیاریە بۆ ئەوەی کە ینی سیمایەکی جوانی هەیە خەڵک دەتوانن لە هەموو وڵاتێکەوە لە وڵاتانی دەوروبەرەوە حتا وڵاتانی ئەوروپیا کە هاتنیان بۆ ئەم سنوورە بەڕاستی ینی سنوورێکی دلگیرە ینی ڕاستی کە خەڵک کە دێت بۆ ئەم سنوورە هەز دەکات کە لە وڵاتێکی زۆر خۆشدایە. ئێمەش وەکو حکوومەتی هەرێمی کوردستان بەڕاستی ینی گرنگێکی تەواو بە کەرتی گەشتیاری نەدراوە. هەموو وڵاتانی دەوروبەر بە تایبەتیش ئێستا زۆر لە وڵاتانی دراوسێ وەکو تورکیا خەڵکێکی زۆر سەردانی تورکیا دەکات کە بە ناوچێکی گەشتیاری دادرێت زیاتر لەوەی کە گرنگی بە سێکتەرێکی وەکو نەوت و گاز بدرێت یان سێکتەری کەرتی کشتتوکاڵ بدرێت هیچ ینی جیاوازیەکی نیانێتی هیچ بڵێ مەسەرەن کەرتی کشتتوکاڵ یان کەرتی نەوت و گاز بەقەدەر کەرتی گەشتیاریدا جیاوازیان نییە. وڵاتی کوردستانیەوە هەرێمی کوردستان تەواو پێم وتی لە سەرەتاوە کە ناوچێکی گەشتیاریە ئەم ناوچە گەشتیارێش دەبێت حکوومەتی هەرێم گرنگیەکی زۆری پێ بدات ئەمەش لە ڕێگای پرۆژە یاسایەکەوە ئەم پرۆژە یاسایە بخرێتە بواری جێبەجێکردنەوە ئەمەش دەبێت لە ڕێگەی پەرلەمانی کوردستانەوە ئەم پرۆژە یاسایی کە بە گەشتیارکردن ینی بەدانانی ناوچێکی گەشتیاری تەواو وەکو لە سنووری پارێزگای دهۆک کە وتم لە سەرەتاوە پارێزگای دهۆک سیمایەکی جوان ناوچەیەکی تەواو گەشتیاریە خەڵک دەتوانێت ڕووی تێ بکات و حکوومەتی هەرێمیش زیاتر گرنگی بە کەرتی گەشتیاری بدات بەدانانی پرۆژە یاسایە کە ئەمەش بخرێتە خزمەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و هاوڵاتیانی دەوروبەر واتە ئەو کەسانێک وەکو گەشتیار ڕۆ لە پارێزگای دهۆک دەکەن. ئێمە لە هاتنمان وەکو ئەنجومەنی پارێزگا لە ئەنجومەنی پارێزگا زیاتر تەرکیزمان خستە سەر کەرتی گەشتیاریەوە. من خۆم یەکم لەو کەسانە بووم کە لە لەژنەی گەشت و گوزارە بڕیاردەری لەژنەکە بووم ڕۆڵێکی زیاترمان بە خەڵکدا کە وەکو هێنانی گەشتیار بۆ سنووری پارێزگای دهۆکەوە چونکە لەبەرەوەی کە ناوچێکی گەشتیاریە سیمایەکی زۆر جوانی هەیە ناوچێکی دڵگیرە ئەم هاتنی ئەم خەڵکە ینی وەکو گەشتیار بۆ سنووری پارێزگای دهۆک وای کرد زیاتر ینی حکوومەت گرنگی بەم ناوچانە بدات ئەو ناوچە گەشتیاریانە. بەڵام هەندێک جارش شتێکی تر هەیە کە مەسەڵەن بڵێم لەبارەی ناوچەی گەشتیاریەوە ئێمە کە لە دراوسێکانمان لە ڕووی ئەمنی وڵوانەی مەسەلەن ینی تەواو یان مەسەلەن ئەوە نەبێت بە بەرجەستە نەبێت بۆ ئەوەی کە خەڵکی هەرێمی کوردستان یان مەسەلەن ئەو گەشتیارانی کە ڕوو لەم ناوچەیە دەکەن پێمان باشە لایەنی ئەمنیەوە ینی بەرچاو بگیرێت. بەڵام هەرێمی کوردستان چونکە چاردەورەی لە ڕووی ئەمنیەوە ینی تەواو مەسەلەن سەقامگیر نییە بۆ گەشتیارش قورس دەبێت کە سەردانی ئەم ناوچانە بکات. بەڵام دەبێت حکوومەتی هەرێم
زیاتر گرنگی باشە کاگەیمات بۆچی لە ڕووی ئەمنیەوە پێت باشە چاوێک بەلایەنی ئەمنیەتی گەشتیاریە بخشێنێتەوە هیچ کێشەیەکی ئەمنیەت هەبووە لە پارێزگای دۆک بەتایبەتی لە کارتی گەشتیاری بەڵێ بەتەکیت ینی وەکو ئێستا مەسەلەن دراوسێ وڵاتی تورکایە کە لایەنی دەسەڵاتداریش کە پەیوەندێکی تونند و تۆڵی لەگەلی هەیە بەڵام کە هاتنی گەشتیار بۆ ئەم ناوچانە وای دەکرد کە ینی چەندین جار مەسەلەن لە ڕێگەی بردومانکردنی فڕۆکەی بێفرۆکەوانەوە لایەن مەسەلەن بۆ نمونە ئەو سەربازانەی کە وڵاتی دراوسێ دەهاتن و ینی گەشتیار هەبوو مەسەلەن کەوتنە بەر تەقینەوە کەوتنە بەر ئەم ئەلغام و ینی ئەم بۆمبانە و بردومانکردنی فڕۆکەی بێفرۆکەوان چەندین گەشتیارمە ینی گیانیان لەدەستدا لەوانە چەندینیان وەکو شەهید ینی لە قەلەم دریان لە وڵاتی عێراق و هاتبوون وەکو حکوومەتی ئێتیحادیەوە هاتبوون بۆ هەرێمی کوردستان بۆ ئەم ناوچە گەشتیاریانە چونکە من وتم ینی بەڕاستی ناوچەیەکی تەواو گەشتیاریە حکوومەتی هەرێم دەبێت ڕۆڵێکی سەرەکی هەبێ لە بەگەڕخستنی ئەم ناوچانە وەکو ناوچێکی گەشتیاری چونکە لەبەر ئەوەی باشە بێکمان کاگیمات ئەزانین هەموو شوێنەکانی کوردستان سروشتی کوردستان سروشتێکی زۆر جوان و گەشتیاری هەیە ئەتوانین کارێکی وا بکەین جگە لە گەشتیاری ناخۆست و لە گەشتیاری بیانی ژوەرگرین جەنابتان کاندیدی ژمارە 4 لەسەر لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان لە بازنەی دۆک پلان و پرۆژەی بەڕێستان چییە بۆی کە گرنگی زیاتر بە کەرتی گەشتیاری بین لە هەموو ناوچە جیاجیەکانی کوردستان بەبێ جیاوازی بەڵێ من لە سەرەتاوە زیاتر تەرکیزم خستە سەر سنووری هەر چوار پارێزگای کوردستان یعنی تەواو هەرێمی کوردستان دەگرێتەوە بەڵام کە باسی دوهۆک دەکەم من بە تایبەت ینی دوهۆکم وەرگرتووە نەکەوە ئەگەر بڵێ مەسەلە ناوچەی گەشتیاری تەواوی هەرێمی کوردستان ینی شوێنەکانی لەبارە ینی بۆ گەشتیار ینی سروشتێکی جوانی هەیە سروشتێکی ناوچەیەکی دڵگیرە بۆەوەی کە گەشتیار ڕووی تێ بکات بەڵام دەبێت ئێمە وەکو حکوومەتی هەرێم لایەنی ئەمنی بەرچاو بگرێت لایەنە ئەمنیەکەی زۆر گرنگە بۆ گەشتیار حتا کە تو ڕوو بکەیتەوە وەکو گەشتیار ڕووکەیتە وڵاتێکی ترەوەش تۆ تەمەشا دەکەی ئەگەر لایەنی ئەمنیەکەی تەواو ینی لەبار نەبێت ناتوانانی خۆت ینی گیانی خۆی بخەیتە مەترسیەوە بەڵام لێرە ئێمە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان چواردەورەمان وەکو کە ئێران و تورکیا و سووریا و ئەم ناوچانە کە دەورەمان دراوە بەڵام بە تایبەت ینی کە گەشتیار ڕوو لەم ناوچانە دەکات دەبێت گیانی سەلامەت بێت گیانی گەشتیار بە سەلامەت بێتە وەرگتن ئەگەر لە ڕووی ئەمنیەوە ئەم ناوچانەگە تاو سەلامەت نەبن گەشتیارش ڕووی تێ ناکات ئەمەش وا دەکات کە کەرتی گەشتیاری بەرەو پاش ینی بڕوانیانی لە پێشکەوتندانە نەبێ ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان لە حکوومەتی ئەو کاتێک کە مەوکو فراکسیۆنێک لە پەرلەمانی عێراقیان لە پەرلەمانی کوردستانە دەبێت زیاتر لە ڕێگەی پرۆژە یاسایەکی تەواو ینی هەماهەنگ بێت و گشتگیر بۆ هەرێمی کوردستان بۆ ئەوەی کەرتی گەشتیاری بخرێتە خزمەتی هاوڵاتیان نەبوو ئەوەی کە داهاتێکشی دەبێت لە ڕووی کە گرنگی بە نەوت و گاز بدرێت یان بە کەرتی کشتوگاڵی بدێت ئەم سێکتەرش هیچ جیاوازی نییە لەگەڵ سێکتەری نەوت و گازیان سێکتەری کشتتوکاڵیەوە دەتوانن وەکو پێداویستێکی ئەوە ناچێت مەکە بارگرانێک بێ بەسەر حکوومەتی هەرێمەوە دەتوانن لە ڕێگەی ئەمەوە وتت لە ئەندامی ئەنجومەنی پارێزگای دهۆک بوویت جەنابتان وە لەوێ باست کرد داکۆکیتان کردووە لەوەی کە بەڕاستی کەرتی گەشتیاری لە پارێزگای دۆک زیاتر ببوژێتەوە هەر بەڕاستی بن پرسیارێکم هەیە ینی دۆک بەو پێی کە سنوورە لەگەڵ وڵاتێکی وەکو تورکیا توانیتانە گەشتیاری پێچوانە بکەنەوە گەشتیار لە تورکیاوە دێتە پارێزگای دۆک و هەرێمی کوردستان یعنی بۆ خۆی تۆ قسەیەکی جوانت کرد وتت لە ڕووی ئەمنیەتەوە زۆر گرنگە ئەمنیەت هەبێ بەڵام جگە لە ئەمنیەتەکە ئێستا بۆ نمونە لە دۆک ئامێدیمان هەیە سۆلاڤمان هەیە زاوێتەمان هەیە ئاشاوەمان هەیە سوارەتووکەمان هەیە لە دەوروبەری دۆک کڵێسای بە بۆ منە ڕەگەزی ئاینی گەشتیاریمان هەیە کۆمەڵێک لەم بابەتانەمان هەیە توانیمانە گەشتیار پێچەوانە بکەینەوە با تەنها وانە بێ
لە کوردستانەوە بە دووە کاتێ پەڕین و بچین بۆ تورکیا لە تورکیاشەوە وا بکەین خەڵک بێت بۆ دووەک و هەرێمی کوردستان ئەم زمینە سازیە هەبووە؟ نەخێر من وتم ینی وەکو ئەندامێک لە لژنەی گەشت و گوزارە کە بڕیارە وەکو ئەندام وەکو بڕاردەری لژنەکەش بووم من زۆر جار سەردانی ناوچە گەشتیاریمان دەکرد یعنی مەسەلەن جیاوازی دەکرا لەلایەن مەسەلەن هاتنی گەشتیاری بیانی و گەشتیاری ناوخۆییەوە ئەو کاتێک کە بیان زانی بە مەسەلەن گەشتیاری بیانیە پاریان لە خەڵک وەردەگرت من خۆم یەکم لەو کەسانەی مەسەلەن شوێنی گەڕاج نەبووە مەسەن تۆ دەبێ ناوچە گەشتیاریەکان دەبێ هەندێک شت پێداویستی بۆ گەشتیار دابین بکرێت یەک لە ڕۆی شوێنە وەکو ئاودەست و یان مەسەلەن گەڕاج و ئەو شتانە دەبێ بەردەست بێ بۆ گەشتار بۆ ئەوی کە دێتە ئەو شوێنانە تەواو ینی ئارام بێت هاتنیان مەسەن گەشتار بۆ ئەو شوێنانە گەڕاج نەبووە ینی مەسەن گەڕاجێک ئەو مەسەنە نەبوو کە تو ئۆتۆمبیلەکان لێ ڕابگرێ بەڵام بڕە پارێکی زۆریان لێن وەردەگرت و اینجا وەکو ئەوە بەکاریان دەهێنا مەسەن جیاوازیان دەکرد لە هاتنی مەسەن گەشتیاری بیانیان گەشتیاری ناخۆیەوە ئەمە لە لایەکی ترەوە ئەمانە وەکو خاڵ وەرماگرت کە سەردانمان کرد خاڵێکی تر مەسەن لایەن ئەمنیەکەوە کە تۆ دەڵێ کە هاتنی گەشتیاری بیانی مەسەن پێچەوانە بکەین ئەو کەسانی کە ڕوو لە تورکیا وڵاتانی تر بکەن ڕوو لە هەرێمی کوردستان و ناوچە گەشتیارەکانی هەرێمی کوردستان بکەن بە تاکید دەبێت حکوومەتی هەرێم کاری جدی بکات لە ڕووی ئەمنیەوە من ئێستا من وەکو گەشتیارێک ئەگەر بمەوێت سەردانی وڵاتی تورکیا بکەم یان وڵاتێکی تری ئەوروپی بکەم یەکسەر تەمەشای لایەن ئەمنیەکە دەکەم ئەگەر بزانم لایەن ئەمنیەکە تەواو یعنی لەبارە ئەوە گەشتەکە دەکەم ئەگەر لایەن ئەمنیەکە تاو لەبار نەبێت ناتوانم ینی ژیانی خۆم بخەمە مەترسیەوە دەبێتیش ئەمە حکوومەتی هەرێم لە ڕێگەی عیلاقاتەوە لە ڕێگەی حکوومەتەوە لە ڕێگەی نوێنەرایەتی هەرێمی کوردستانەوە بتوانن کەشێکی لەبار بۆ ناوچە گەشتیاریەکان بەرپا بکەن بۆ ئەوەی بتوانین ئەو گەشتیارانەی کە ڕووی لە وڵاتانی دراوسێ دەکەن بێن ڕوو لە هەرێمی کوردستان بکەن و لە ناوچە گەشتیاریەکاندا کەشێک یان مەسەلەن جەوێکی خۆر مەسەن بەسەر بەرن لەم ناوچە گەشتیاریانە چونکە من وتم ینی هیچ ینی جیاوازیەک نییە لە ناوچە گەشتیاریەکانی وەکو تورکیا یان مەسەن وەکو هەرێمی کوردستان هەمی تەواو ناوچەیەکی لەبارە بۆ گەشتیاری کە بتوانین گەشتیاری بیانی ڕوو لە هەرێمی کوردستان بکەن و بێنە شوێنە گەشتیاریەکان بۆ ئەوەی کە گەورەترین زۆر سپاس بۆ تۆ کاک عیماد گۆران کاندیدی ژمارە 4 لەسەر لیستی یەکێتی نیشتمانی کوردستان لە بازنەی دۆخی وادارین لە پەرلەمانی عێراق بتبینینەوە چونکە بەڕاستی باست کرد تۆ هەم وەکو ئەندامی ئەنجومەنی پارێزگا داکۆکیتان کردووە لە برەودان بە کەرتی گەشتیاری و لە وەتەی دەستەی گشتی گەشت و گوزار کارایە و ئەم چەند ساڵەی دوهاتوو بووە کە لە ناو حکوومەتی هەرێمی کوردستان توانیوێتی بەڕاستی ناوچە گەشتیارەکان ئەوەندەی تر ببوژێنێتەوە داکۆکی کار بێ لەوەی کە حکوومەت وا لێ بکات بەڕاستی ئەم ناوچانە ببوژێنێتەوە ئەمە بۆ خۆی گرنگە دەستان خۆش بێ سەرکەوتوو بن هیوادارین لە پەرلەمانی عێراق بتان بینینەوە شەڕ لەسەر مافە دەستوریەکان و برەودان بە ژینگە و کارتی گەشتیاری بدەین بۆ هیوای